گەلەری کارە هونەریەکانێتی. حوسنا ئەورامی زیاتر لە 15 ساڵە کاری دەزڕەنگینی دەکات. لە چوارچەوەی سعاتی شکا و کارتۆن و گڵۆپی لە کارکەوتو پارچە قماش کارە هونەریەکانی تێدا دەنەخشێنێت. بەشێکی کارەکانی فەرموودە و ئاەتی پیرۆزی قورآنە و لە بواری ئاینیدایە. کەسی کە مژ ناسانم پێم کۆکەراوە یاوناش دەسم من جاوێتە بەکار شاماروە ئەرمانی هونەریە شاچەنە وەشکردوە کە خەڵی سوادە شاچەنە کردوونە گەلەریەکەم تایبەت کرد بە هەرمان و دووبارە بەکار ئاردەوەی پاشماوەکە من ڕێکخراوی ژینگەیە هەرمانە کردوونە هوشیاری ژینگەی بڵاو کردووە سەعات بنە ناوەندەکە وانایانە و مەکتەبەکانە و یاگە گشتیەکانە حەزم کە یای ئەچینەچە بوونە کە من عملی کردداری نیشان و خەڵکیشدۆ نیشان و زاڵی ویشدۆ کە تاوانی چەندی ژینگە کەشا پارێز ناتەنها قسەکردن نەبوو چکە بە ڕاستی سە خەڵک بێزار بێنجە قسەکردی و گۆژگێتەوی و چوی دووبارەی. حوسنا 15 ساڵیش دەبێت خوێندنی تاو کردو و پسپۆڕی لە کارگێڕی کاردایە، بەڵام بۆ ئەوەی دانەمەزراوە خۆی فێری دەزڕەنگینی کردووە. دەژڵێت هیچ کەسێک لە بوارەکەیدا هاوکاری نەکردووە جگە لە خێزانەکەی. هیچ بواری هونەریە نەرمانم نەکردنە سپاس و عیلەکەم کەرو کەمیشە هاوکارم بێن مادی و معنەوی کە دەست شاگێتە هاوکارم بینی کە تاونە پەرە بەتواناکام دۆ پەرە پاسە لەقەمەدۆ کە ئیسە بیاوێنایی ئاستە هەرمانە سەر توانە و لە هاتووەکاوم کردینە کە تاوێنایی ئاستە وەکە داواجە گەنجاکە کەروونە بەتابەتی گەنجەکە هەڵەبجێکە هیچ دەرفەتی و هەرمانێنیانە تاوا هەرمانە سەر و توانە و لە هاتووەکە و شاکەرانی پشتی بە سەلیقەکە شابەستانێتە چ بواری خەیاتیا چ بواری زمانی جیاواز فێربانێ هەچی بوونە کات بە فێڕۆنایانی. حوسنا ئامانجی فرۆشتنی کارەکانی نییە، زیاتر مەبەستی ئەوەیە خەڵک و ئارەزومەندانی دەزڕەنگینی زیاتر فێری هونەرەکە بکات و نزیکەی 100 کەسی فێری کاری هونەری و دەزڕەنگینی لە ماوەی ئەم 15 ساڵەدا کردووە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.